جەنگی یەکەمی جیهانی ململانەی مرۆڤ و چوونە دۆخی سروشتی. سیگمۆند فرۆید لە سەر جەنگی یەکەمی جیهانی وتی جەنگ لە وەهم ڕزگارمان دەکات، بەتایبەت لە خەیاڵکردنی ئەوەی کە ئێمەی مرۆڤایەتی ناگەڕینەوە ناو بربەریەت و لێکدان. ڕوبەڕووبوونەوەی سەربازی و لێدانی فیزیکی کۆتا قۆناغی جەنگە. لە پێشتردا کێبڕکێ لە نێوان وڵاتاندا هەیە، دواتر ئەو کێبڕکێیە سەردەکێشێ بۆ ململانێ و دواتر دەیان جەنگی ئابووری ڕانەگەیەنرا و لە نێوانیاندا دەکرێت. سەرنجام قۆناغی شەڕ دەبنە پلەکانی کۆتایی و فیزیکی و لە سەنگەردا ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. جەنگی یەکەمی جیهان با کێبڕکی وڵاتان لەسەر زۆرترین قازانج و سەپاندنی هەژبوون دەستی پێکرد تا دواتر با کوشتنی جێنشینی تەختی فەرمانڕەوایەتی نەمسا بە تەواوەتی تەقیەوە و جەنگ دەستی پێکرد. سەرەتای جەنگەکە ڕووداوی سەرایڤۆ کە لە ڕۆژی 28 حوزەیرانی ساڵی 1940 ڕوویدا بوو بە دەستپێکی جەنگ. ئەویش ئەو کاتە بوو کە جێنشینی تەختی فەرمانڕەوایەتی نەمسا بەناوی فرانس فردیناند لەگەڵ هاوژینەکەی سەردانی ناوچەی سەرایڤۆیان کرد و دواتر لەلایەن خوێندکارێکی سربیەوە بە ناوی جافریلۆ پرینسیپ تیرۆر کران. ئەو ڕووداوە بوو بە هەوێنی جەنگێکی جیهانی. دوای کوژرانی شازادە و هاوژینەکەی نەمسا پەیامێکی دەخاڵی توندی نارد بۆ سربیا. لە پاڵەوەی زۆرینەی مەرجەکان لەلایەن سربیاوە قبول کرا، بەڵام ئەمە نەیتوانی بەر بەو شەڕەڕانەگەیەنراوە بگرێت و نەمسا جەنگی ڕاگەیان دژی سربیا. رووسیا بۆ هاوکاریکردنی سربیا هێزی کۆ کردەوە. ئەڵمانەکان لەو کاتەدا پەیامێکیان ئاڕاستەی رووسیا کرد و داوای کرد کە کۆتایی با کۆکردنەوەی هێز بێنێت. بەهۆی گوێنەدانی رووسیا بە داواکەی ئەڵمانیا جەنگی ڕاگەیان. لەگەڵەوەی بەلجیکا خۆی لە شەڕەکەوە نەگەلاند بوو وەک وڵاتێکی ئاشتی مامەڵەی دەکرد، بەڵام ئەڵمانیا بە وڵاتی بەلجیکادا هێرشی کردە سەر فەڕەنسای هاوپەیمانی بەریتانیا. ئەمەش بەریتانیا داخڵی جەنگ بوو. ئەڵمانیا کە چواری مانگی ئاب شەڕی ڕاگەیاند بوو دژی رووسیا. بەهۆی سەرقاڵبوونی بەرگرتنی فەڕەنسا وای کرد رووسەکان زیاتر خۆیان کۆبکەنەوە و لە هەندێک شوێنی تر لە بەرژەوەندەکانی ئەڵمانیا بدەن. ئەگەرچی ئیتالیا لە سەرەتاوە لە پاڵ هاوپەیمانەتی نەمسا و ئەڵمانیادا بوو، بەڵام هەرزوو لەو هاوپەیمانەتیە کشایەوە بە هیوای دوورخستنەوەی جەنگ لە خۆی. عوسمانەکان لەگەڵەوەی لە شەڕێکی دوورمەودا بوون لەگەڵ رووسەکان و تا دەهات لە ئەڵمانەکان نزیک دەبوونەوە تا دواتر شوێنی ئیتالیایان لە هاوپەیمانەتەکە پڕ کردەوە. 29 تیشرینی یەکەم هێرشی کردە سەر بەندەری رووسەکان لە دەریای ڕەش، مەترسی خستە سەر کەشتی گەلی وڵاتان. ئەمە وای کرد هاوپەیمانان جەنگ دژی عوسمانەکان ڕابگەێنن و لەو جەنگەدا ژاپۆن لە پاڵ هاوپەیمانەتی دژی ئەڵمانیادا بوو. ئەگەرچی لە دەستپێکی ساڵی 1950 ئەڵمانەکان باگرتنی بەشێکی گەورەی خاکی ئەوروپا ڕوو لە بردنەوە بوون، بەڵام لە دواتردا سەرەتای دۆڕانیان بە بەهێزبوونی دەوڵەتانی هاوپەیمان دەرکەوت. 23 ئایاری هەمان ساڵ ئیتالیا چووە پاڵ هاوپەیمانێتی و جەنگی دژی نەمسا ڕاگەیان. ساڵی 1916 بەریتانیا ویستی عەرەب بەرەو خۆی ڕابکێشێت و هەوڵەکانی خستە گەڕ کە ئەو خۆ بە نوێنەرایەتی ئیسلامزانینە لەلایەن عوسمانەکان نەهێڵێت و لە ناو دەسەڵاتی عوسمانەکاندا سوودی لەو شوێنانە وەرگرت کە زۆرترین چەوسانەوەیان بەدەست عوسمانەکانەوە بینی بوو. ساڵی 1916 مەندووبی بەریتانی مارک سایکس و نوێنەری فەڕەنسا فرانسوا جۆرج بیکۆ ڕێکەوتنێکیان کرد بۆ دابەشکردنی خاکی عوسمانەکان لە نێوان خۆیان و چەند وڵاتێکی تری هاوپەیمان. ئەو ڕێکەوتنە ناسرا بە سایکس بیکۆ. ئەڵمانیا کەشتیگەلی بەریتانیایان لە دەریادا کردە ئامانج و بەمەش مەترسی کەوتە سەر کەشتەکانی ویلایەتە یەکگرتووەکان. ئەمە ئەمریکای نزیک کردەوە لە بەشداری جەنگ. بەڵام دوایەوەی ئەڵمانیا ساڵی 1970 هەوڵیدا مەکسیک لە دژی بەکاربهێنرێت لە شەڕی ویلایەتەکان کە هەر لە کۆنەوە ئەو ناکۆکیان هەبوو. بەڕەسمی هاتە جەنگەکەوە و لە تەمموزی هەمان ساڵ سوپای ویلایەتە یەکگرتووەکان گەیشتە فەڕەنسا و ئەو کێشەکانی جەنگی پێچەوانە کردەوە. ئەوەی خاڵی مفاجعەی ناو ئەو جەنگە بوو شۆڕشی ساڵی 1970 رووسیا بوو بەڕابەرایەتی لینین. ئەمە هەموو هاوکێشەکانی پێچەوانە کردەوە چونکە ڕاستەوخۆ لینین لە جەنگ هاتە دەر کە لایەنێکی گەورەی ئەو جەنگە بوو. دواتر دەوڵەتانی هاوپەیمان هێرشیان کردە سەر ئەڵمانیا و کۆتاییان بە حکمی ئەو وڵاتە هێنا و ڕێکەوتن نامەی ڤێرسایان بەسەردا سەپان. لەو جەنگەدا 7 ملیۆن کەس لە 36 وڵاتی جیهانەوە بەشداریان تێدا کردو. بە ملیۆنان کەس لەو جەنگەدا لەناو چوون. ئەمە وێڕای کوشتنی ژیان با درێژایی جەنگەکە و خاپووربوونی ژینگە. ڕێکەوتی 11 مانگی 11 ساڵی 1980 بە ئیمزاکردنی ناچاریانەی ئەڵمانیا جەنگەکە وەستا.